دوای 16 ئۆکتۆبر دوای ئەو وەسعە تازەیە جارێکی کە ئەوە بەڵگەمان لەبەردەستە مەسەلەن بۆ نمونە لە ناوچەکانی دووبس گەڕاونەتەوە لە شوۆی هاتووە مەسەن لە سەرەتای هەشتاکانەوە دوای 75 بەردەوام لە هەشتاکانیش مەسەن لە ئالبودەیر هاتووە ئەنی ناحەیەکە لە دیوانیە ئەمە شیعەیە ینی سندەش نییە ئەمە هاتووە دوای 2003 گەڕاوەتەوە ئێستا جارێککە هاتوۆتەوە یعنی ئەوەی کە هینە بەداخەوە ئیدارەی کەرکووک محافەزەی کەرکووک و بەشە لە سوپا و بەشە لە حەشدی شعبی پشتیوانی گەڕانەوەی ئەماناکە ینی کەواتە جارێکی کە ئەمانە بەڕاستەوخۆ من ناڵێم بە ناڕاستەوخۆ جارێکی کە ئەمانە سیاسەتی تعریب پیادە ئەکەنەوە پێمە بێ سیاسەتی تعریب بە هیچ شێوەیەک قبول ناکرێ و ئەم سیاسەت بەردەوامکەن ئێمە خەباتی بەدەنیمان بەردەوامە بێ هەر بەردەوام بن لەسەری بەڕاستی تا ئەگات ئەو حەدەی لەسەر مەعاش شەڕ ناکەین لەسەر مەنسەب شەڕ ناکەین بەڵام بەڕاستی بگاتە ئەو ڕادەیە ئێمە داوای سەحبی هەمووەکەی لە عەمەلی سیاسی لە عێراقا